ئەو موشەکەی حوسیەکان ئاڕاسی ڕیازیان کرد تەقینەوەیکی ئێجگار گەورە بوو کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو جەنگێک ئاڕاستە دەکات چونکە ئێستا نفوزی گەورەی ئێران لە ناوچەکە هەمووانی بە جۆرێک ترساندووە یان دەبێت لەبەری ئێران بن یان دژی. بە پێشیکردنەوەی ناوەندە لێکۆڵیاریەکان استراتیژی نوێی ترامپ لە دوای شەڕی ڕەقەوە دەستی پێکردووە بەشێک لە استراتیژەکەش لە ڕۆشناییدا بڕوای بەوە هەیە بەلاویشتنی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتای بێهێزبوونی هاوپەیمانەکانی کە یەکەمیان سعودیە و ئیسرائیلە. بۆ ئێستا کاتیەوەیە جەمسەرگیریەکان یەکلایی بکرێنەوە و ڕەش و سپی لە ڕۆژهەڵات دەبێت دەرکەوێت. سامر سەبان باڵوێزی پێشووی سعودیە لە عێراق لە توێتێکدا پاش دەست لە کارکێشانەوەی سەعەد حەریری سەرۆکوەزیرانی لوبنان وەک ئاماژەیەک بۆ هێرشکردنە سەر حیزبوڵڵا دەڵێت لوبنان دوای دەست لە کارکێشانەوەکە وەک پێشوو نابێت و ڕێگە نادەین ببێتە شوێنی تیرۆر بە هەر جۆرێک بێت. بەڕای چاودێران ڕەشەکانی سعودیە لە ئێران خۆبەخۆ نین دەبێت بە جددی وەربگیرێن چونکە استراتیژی نوێی ترامپ ئەوەیە پەلوپۆکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆ بکاتەوە و لە ناواخنی ئێران گرمۆڵەیان بکات. سعودیە ژامادەیە ملیارەها دۆلار لەو پێناوەدا خەرج بکات و ڕێکەوتنە نیو تریلیۆنێکەش پێشەکیەکە بوو. بەڵام ئەگەرێکی لاوازە شەڕ بچێتە ناوخۆی ئێران و ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو چوارچەوەیە خۆی ڕێک دەخاتەوە. هەتای گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێماگ نابێت بۆ کوردستان بۆیە کوردیش دەبێت لە چوارچەوەی استراتیژی نوێی ترامپ خۆی یەکلایی بکاتەوە. تا پێش ڕیفراندۆم پارتی لە کلکی ڕەمی دژە ئێران بوو گومانی گەورەی بە ئەمریکا دەبرد کە استراتیژەکەی بەسوودی خۆی بێت بەڵام ئێستان بۆ چوونە گۆڕاوە. بە گوێرەی زانیاریەکان پارتی لاوڵی ڕێخستنەوەی پەیوەندیەکانیەتی لەگەڵ ئێران و گەشەپێدانی لەگەڵ رووسیا پارتیش لە ڕێگەی سەرۆکەکەیەوە ئەو خواستەی ناشارێتەوە کە ئومێدی گەورەیان بە ئەمریکا نەماوە. چاودێران جەخ لەسەرەوە دەکەنەوە کورد وەک بەشێک لە یاری و گۆڕانکاریەکانی ناوچەکە بێبەش نابێت لە گۆڕانکاریەکان و ئەو پەتای گۆڕانکاری ناوچەکەی گرتووەتەوە. یەکلایی بوونەوەشی بۆ وەربەرێک بێگورزی بەرامبەرەکەی لێی دەرناچێت چونکە کوردستان هاوشێوەی سووریا و تورکیا و عێراق بۆ ئێرانیەکان گرنگە و هیچ کات نایانەوێت ببێتەوەی مەترسی بۆیان. هەروەکو چۆن بۆ ئەمریکا و ئیسرائیلیش گرنگە دەیانەوێت وەک مەنەسەی چاودێری و گورز وەشاندن لە ئێران بەکاری بێنن.